بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران و چالاکانی مەدەنی دەڤەری ڕاپەڕینن هاتوون بۆ بەردەم داواکاری گشتی لە بەرامبەر پێنەدان و لێبڕینی بەشێک لە موچەکانیان کەمپینێکیان پێک هێناوە لە ڕێگای داواکاری گشتیەوە سکاڵایان لەسەر سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی تۆمار کرد وەکو خۆیان دەڵێن سەرەڕای زیادبوونی داهاتوو بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار هێشتا حکوومەت با لێبڕینەوە موچە دابەش دەکات و داواش دەکەن بە شێوەیەکی یاسایی مافەکانیان بۆ بگەڕێتەوە. بە شاهیدی خۆیان لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنی باز لە گەندەڵی دەکەن، باز لە قاچاقچێتی دەکەن، باز لە دزی دەکەن، پەرلەمانتاران و وەزیرەکان هەمویان خۆیان شاهیدن لەسەر خۆیان. بۆیە ئێمە پێمان وایە ئەو دەسەڵاتە هەتا بەو جۆرە بەردەوام بێ، ئەو دزی و ئەوە بەردەوام بێ موچەخۆران هەردەبڕدرێ. ئێمە ڕێکاری یاساییمان گرتووە بەر و بەردەوام دەبین ئینشاءالله هەتاکو بە مافەکانی خۆمان و بە ئامانجەکانی خۆمان بگەین. داواکاریەکان بەرز کردوتەوە بۆ داواکاری گشتی. لە داواکاریەکەدا نووسراوە داوا کراوەکە دادگای ئیداری لە سلێمانی بۆی بەرز دەکرێتەوە کە ئەو حەقە ئەو مافە بگێڕێتەوە بۆ ئەو موچە خوراوانە پاشە کەوتەکە هەموو ئەو موچە خوراوانە بە جۆرێک لە جۆرەکان حەقی خەڵکێ و بگەڕێتەوە. ئێمە بەباشی دەزانین لێرەوە پێیانمە بدەین بۆ دەسەڵات ئەم مافە لەسەر دەسەڵاتە دەسەڵات بۆ خۆشی و توێتی ئەو حەقمان لەسەر و قەرزە پێویستە ئەو مافە بگەڕێنرێتەوە بۆ خەڵکی حەقی خەڵکیە. بەشێک لە ئامادەبوانی کەمپینەکە دەڵێن پێویستە فەرمانبەران هۆشیار ببنەوە و بەشداری کەمپینەکە بکەن و بە شێوەیەکی یاسایی داوای مافەکانی خۆیان بکەن. دەشڵێن حکوومەت بە مەبەست نایەوێ موچە بێ لێبڕین دابەش بکات گەرنا داهاتی حکوومەت زۆرە و بە زیادەوە بەشی موچە دەکات. هەرچەندە ئێمە لەگەڵ دەسەڵاتێکی بێڕۆح مامەڵە دەکەین، بەڵام پێویستە هاوڵاتیان وشار بن و لە ماف حەقی خۆیان بێدەنگ نەبن. ئێمە ئینشاڵڵا کەمپینێک ڕادەگەین، لەو کەمپینە داوا دەکەین هەر کەسێک مافی خوراوە ئەگەر وەک فشارێکیش بێت بۆ سەر دەسەڵات بێناوی خۆی بنووسێ و پاڵپشتی ئەم کەمپینە بکە کە ئێمە بۆ نمە دەمانەوێت فشارێک لە دەسەڵات بکەین. ئەگەر ئەم ڕۆژی ئیسپادەی نەبێت سبەی بۆ تاریخی ئیسپادەی دەبێ. ئێمە ئیسباتی ئەوە دەکەین کە ئەم دەسەڵاتە هاوکاری هاوڵاتیانی خۆی نەبووە، بەڵکو دژی هاوڵاتیان و دژی کورد دژی هاوڵاتیانی کورد مامەڵی کردووە. ئێمە بە ئەرکیشی خۆمان هەستاوین کە مافێکمان خوراوە داوای ئەو مافی خۆمان دەکەین. ئێمە لە ڕابردوودا هەموو ڕێکاریشی مەدەنی و یاساییمان گرتوتە بەر بۆ سەرنەوەی حەقەکانمان. ئەوەش هەنگاوێکە و تاواکاری هەنگاوەکانی ڕابردوومانە. بەڵێ ئێمە واز لەو حەقانەی خۆمان نایەنین چکە پێمان وایە ئەو وڵاتە خاوەن سەر و سامانێکی زۆرە و پێویستە هەموو هاوڵاتیان لێ بەهرەمەند بن. سەرەڕای زیادبوونی داهات و بەرزبوونەوەی نرخی نەوت حکوومەت نایەوێ موچە و مافی موچەخۆران بە تەواوەتی بدات و بۆ مانگی شوباتیش لێبڕینی لە سەدا 21 بەردەوام بوو. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.